بەڕێزان هاتینەوە لاتان ئێستا سەوباز دەکەین لەسەر پەیوەندیش تەلەفۆنی لەگەڵ کەسێکی نزیک لوقمان مەولان دەکەین کەوەی ئەوڕۆ بەڕێوەبەری ئاسایشی هەولێر پۆلیسی هەولێر دەڵێت سەر بە گروپی گۆڤەندە یعنی ئەمە یەک لێ دوان لەو خزمەکەی وەگرین دوو بزانین یان بەڕاستی خەڵک نەحەقی نییە هیچ گومان بڕوایەک بە ئەوەی نمایە بە ئاسایش پۆلیس بزانین ڕاست دەکەن یان نا بەڕێزان ئێستاکە پەیوەندی پێ دەکەین بزانین چێ ڕاست دەکاتن ئاوایان بنەماڵەکەی خزمەکانی چ سەرنجەکیان هەیە خەڵک خۆیتی سەرنج بدا بەڕێزان سەرنج بدات خەرمەرج نییە ئەمە دیتمان زۆربەی ئەو جیرانانە سیناریۆ بووە تۆمەتیان لەو هەڵبەستاینە خەڵکە خۆیتی بزانی ڕاستە ڕاست نییە چێ بەرپرسە لەو ڕاستیەکان لە کوێ چکە و حکومەتێکی قورمساغ و قۆڵبڕە یعنی بەڕاستی بۆیە لەو ڕوانگە ئەمە بە دواتچوون دەکەین بزانین چێ ڕاستە ئێستا پەیوەندی بە کەسە نزیکەکانی دەکەین بەڵێ یەک دەقەی تراوڕیان ببورن ئەوە تەواو جەڕەسەکی لەو کاک ڕێبەر دەکەین کاک ڕێبەر ئەو کاتت باش ئەو کاتت باش بۆ ڕێزی باشی باشی کاک ڕێبەر ئێستامە لە ناو لایڤین ئەمڕۆ بەڕێوەبەراتی پۆلیسی هەولێر ڕاگەیاندراوەکی بڵاو کردەوە لوقمان مەولان کەوازام کەسێکی نزیکی ئێوەیە تۆمەتباری دەکا کە سەر بە گروپی گۆڤەندە ئەو گروپەی کە پارەی لە خەڵک لە ئافرەت وەدەگریشتی ڕوود بڵاو دەکاتەوە سەرنجی ئێوە چییە لەسەر ئەوەیە ئێوە کەسەکەن یان ئاگاداری ڕووداوەکان بوونە لە چەند مانجی ڕابردوو کە بەر لە گۆڤەندیش گیرایە پێشەچی دەستخۆشی لۆکەمەوە پەیوەندەی بەڵێ ئەوە شتەکە پێویستە بۆ ڕای گشتی بۆ هەموو خەڵکی کوردستان و هەموو ئەو خەڵکانێک کە ئێستا گوێیان لەمەیە و ئەوەی کە 2024 ئامۆزاکەم لوقمان دەستگیر کرا بەڵام پێ پاش لوقمان وازان چەمان پێش ئێستا گروپێک دەستگیر کرا بە ناوی گۆڤەند و چەندین گروپی دی هەتا ئێستا گۆڤەند دەستگیر دەکرێن نازانم چەند گۆڤەندی تر هەیە ئەوانە کە هەتاکەی دەستگیر دەکەن سەرلەباری ئەوەی کە ئێستا ئەمن ئەو قسەی تەلەفۆنەی بەرپرسم لە دنیا و قیامەت هەموو ئۆتۆمەتانە ڕەتەکەینەوە کە درایتە پاڵ لوقمان و ئەوەی ئێمە بناسی لە دۆڵی خۆشناوەتی لە 91ەوە کە ئەوانە هاتینە خوارێ هەتا ئێستا ئێمە بە بەردەوامی لە ڕژێ هەڕەشەی ئەوانە دابووینێت چ بە گیانی بە زیندانی بە هەموو ئەوانەی بۆمان هاتوون تەنها کێشەی ئێمە لەگەڵ هێزە ئەوەیە کە تەسبیلیان نابین وەلا یعنی لەگا هەموو کاتێکیش ئۆپۆزیسیۆن بووینە و ئەوان تەسفیع حساباتی ئێمەکەن هەم لێدانە لە بنەماڵی ئێمە و هەمیش لێدانە لە پێگەی سیاسی بەڵام خەڵک و خوا شاهێدە کە ئێمە عائلە چینکە هەموو خەڵک دەمان ناسی و خەڵک دەزانی ئێمە چینە ئەو سیناریۆانە نە ئاخیرە نە ئەوەلە کە دان ڕێشتیا باشە کاک ڕێبەر دادگا لەو 5-6 مانگەی پۆلیس چی ئەوەندەی کۆنتاکتان هەبوو ێوازان پارێزەریشتان هەیە چی پچیان لەگە گۆترایە چیان پێگوتر کێشەکە ئەوە بوو کە سەرەتا تەنەزولات ینی نەبووە هیچ شتێک نەبوو کە بڵێ داوای مقابل هەبی یان هەر شتێکبی کێشەی بەسیط بوو حاکم لە هەولێرێ کێشەکە چ بوو کێشەی تەلەفۆنی بوو یعنی لەسەر تەلەفۆنەکی بەشەڕات بوو دواتر یاد بوو داوان لەسەوە تۆمار کرد بوو چێ تۆماری کردیە کاک گۆڤەند چێش بەم دەرم گۆڤەند کاک ڕێبەر ببوورە کاک ڕێبەر چێ شکایەتی لە کاک لوقمان کردیە
ئەو کەسێکە لەگەری بە شەڕ هاتبوو لە تەلەفۆنی دوای خۆشی چوو بە پێی خۆی تەنەزولی کرد و حاکمیش بەریدا دواتر ئێمە زانیاریشمانەیە کە پارێزەرەکەش چوو بۆ حاکم وتبووی من بەرمدا هیچ شتێک لەکنە من نەما عایدی سەرەیە نازانم و عایدی سەرەیە ئەوەی بزانی هەموو خەڵک دەزانی عایدی سەرێ مۆزوعەکە یەکسەر دەیکەنە سیاسی و هەفتەک پێش ئێستا بەدەست و پێ قاچی بەسترا و هینابیانە ئاسایشی مەسیف دواتر دەیگوازن و لە دادگای مەسیف دادگایان کردبوو کە کێسەکەی خۆشی ئەلەساس لە هەولێرە و دوومان سێمان پێ یعنی هیچ پەیوەندێکی لەگەمە نەمابوو دیتن و بیستن و ئەزیەتیشیاندا بوو بە درڕندەترین شێوە کە کارەباشیان لێدا بوو بۆ ئەوەی تۆمەتەکانی بەسەدا ساغ بکەنەوە بەڵام ئەو ئامادە نەبوو هیچ تۆمەتە بخاتە پاڵ خۆی 2000 ئەو تەریقەی خۆیان کە ئێستا دەیگرنە بەر دژی نەیارەکانیان دیارە بەکاریان هینا و ئێمە پێداگیری لەسەرەوەیەکەین ئەو تۆمەتانە ڕاست نییە و ئەگە گیانی خۆشماندا بنێن لەو ڕێی کە باوەڕ و عەقیدەمان ئەوێ دەبی دەگە کۆمەلگاچی دادپەروەر بین دژی ئەو تاغوت و زاڵمانە ئێمە بەڵێ بەڵێ بەرحاڵ کاک ڕێبەر نەچینە من لە بەتومە نقطەکە لێرەدایە ئێستا ئەوە دەرێت کۆمەڵێک خەڵک سکاڵیان لەسەر تۆمار کردیە ئێوە کەسێ سکاڵای تۆمار کردبی ئاگادار بن لە نزیکەوە نەخێر هیچ کەسێک داوای سکاڵا هەتا ئێستا هیچ کەسێک وەنا ئێمە نەپارێزەرەکەش هیچ سکاڵایەکی هیچ کەسێکمان پێ نەگەیشتەکە لەسەر لوقمانیان نەبی تەنها سکاڵای ئەوەیە کە ئێمە لوقمان پێشتر کە چالاک بوو لە فەیسبووکیان لە هەرجێک تەنها ئەوان سکاڵایان هەیە کە دژی یعنی گەندەڵی وەستایتەوە سکاڵایەکە کاک ڕێبەر لەو 6 مانگەی کە گیرە 7 مانگ دەبێت قەت مەهاجەی هەبووە دیدارتان بەرێ سەرەتا مەهاجەی هەبوو بەڵام دواتر قەتعیان کرد لەسەرەوەی تەنها ئەوەش بوو ئەوشت بۆ ڕاستکەمەوە دەوی بە ئەمانەتەوە قسەی بکەین لە سجن دیار بوو ناڕەزایی دەربڕێ بوو لەو دۆخەکەتەیدا و ئەوەیان ئێمە زانیتمان و هەوڵماندا ئازادی وتیان کاکە ینی تەشیری بە سەرێک کردێ نازان بە چ کردێن ئیتر هەر لەسەر ئەو شتەی بوو بەڵام دواتر هیچ شتێک نییە کە مەسەلەن خەڵکی پێ بگرن یان خەڵکی پێ بکوژن هەموو تەریقەتێک بەکاردین بۆ ئەوەی نارەکانیان ئەزیەت بدەن یان تیرۆرکەن هەر شتێک بێەوە مێژوو شاهێدە بەڵێ بەڵێ باشە کاک ڕێبەر زۆر سپاس دەکەم کە لەگەڵ مابووی زۆر سپاسی تۆکەم و زۆر سپاسی خەڵکی ئازادی خوازی کوردستانی شەکەم بەگوێ ئەو هێزەشدا بدەین نەک لوقمان دەیان لوقمان لە بنەماڵی ئێمە بگیرێ ڕوون کرێ هەر ئەوە بی و ئێمە مێشوەکی جەنجی پڕخینیشم لەگەڵ پارتی هەیە لە دۆڵی خۆشناوەتیەوە هەموو خەڵک شاهێدە و تەسمیل نابین بەڵێ باشە کاک ڕێبەر زۆر سپاس دەکەم زۆر سپاس بۆ ئەمە سەرچاو هاوڕێیان ئەوە یەکێک لە کەسە نزیکەکانی تێ ئەڵێ حاکم بەریدایە پێشووتر وتی بەزە سەرێمایە ئەوەم بزانم ینی کە حامیەکانیشی پێیان گوتی شتە شوای نمایە پارێزەریە بووە نقطەی مە لەوەدایە خەڵک نەحەقی نییە هەر ئەوەی کە چۆن دەکرێت هەر یەکێک بگیری ئەو تۆمەتەی لەسەردابی یان ئایدی قەندیلە یان ئەوە تا ئێستا گۆڤەندیش پەیدا بوو پێشان داعش و ئڕهابی و ئەو شتانە خەڵک ڕەنگ بیت یعنی ڕەنگی ئەو برادرش بە وردی ئاگای لێ نەبیتن نەبەرەوەی زۆر لە نزیکەوە نەیاندیت بیان بنەماڵەکی ئۆپۆزیسیۆنن ڕەخنەگری پارتین لەو منتیقەیە خەڵکی کۆڕێنە بەڵام ئەو دەسەڵاتە هیچ سیقەی نمایە سیقا یعنی مشکلەی لەوەدایە دەیان کەسی ئازادی خوازی کردی دە تیرۆریست وەکو سەردەشت باشترین نمونەیە وەنیا دەیان کەس لەوانەیان کردیە ئێستا ئێمە نازانین ینی بەڕاستی هەموو خەڵک لی تێکچووە کەس سیقەی بەو دام و دەستگایانە نییە هەرچی بڕیارێک دەدا ڤیدیۆ بڵاو دەکاتەوە زیندانیانی بادینانیان هەموو کردە تیرۆریست هەمووش دەجی ئازادی خواز بوو سەردەش عوسمان بۆیە لەو ڕوانگەوەیە لەو ڕوانگە یعنی خەڵک سیقەی بەو دام و دەستگایانە نییە چۆن ئەو سیقەیە دروست دەکەن ئێستا هەر یەکێک بگیرەوە 5 مانگ بەر لە گۆڤەندی گیرایە 5 مانگ بەر لە گۆڤەندی گیرە لە مانجی یەک نازانم من ئیشی مە میدیا ئەوێ شتەکە فرێدەنی ناو کۆمەلگا و هەرچی دەسەڵات گۆتی بڕوای پێ نەکەین
بڕوا بکەن زۆر کەسیشێ بە تۆمەتی تیرۆر لە قەڵەمی دەدەن هیچی نەکردیە من ئیسلامی هەیە دەناسم لە محەتەی هەولێرێ بە تۆمەتی قەتلی مححمود سۆر دایەنە دادگا سزن مؤبەد دکران دوای ئەوە دەرکەوت دوو کەسی ترن ئەوانیان ئەدام کرد ئەوانە هەتا ئێستا ژۆژۆرێنە 20 ساڵ زیاترە بەریشیان نادەن یعنی علم تاوانبار حەقیقەکانیش کەش بوو بچیا و زیندانانەی محەتا ئاسایشی پارتی کانی گۆمە یەکێتی سەدان چیرۆک و کارە سات جێل لێ دەبی بۆیە خەڵکە خۆیەتی بەرحاڵ هاوڕێیان ئەویستم ئەو دیوەش پیشان بدەین ئیشی مە ئەوەیە باش بەجێی دەسەڵات نەکرێت کە بەیان نامەشی دەرکرد چەپڵی لێ بدرێ و ئێمە ئەو گەمانەمان زۆر دیتە بۆیە لەو ڕوانگەوە کاک ڕێبەر هات هەندێک سەرنجی خۆیدا ئەوانش حەقەچ ڕەوای خۆیانە لەبەر ئەوەی سیقە بە دادگان ماگوتم کاتێک خۆش